دەڵێت خوێندنی وانە و کتێبی فەلسەفە دروستە بۆ وەڵامدانەوەی کەسانی بێباوەڕ تاوەکو بەڵگەی عەقڵیان بۆ بهێنینەوە. برای بەڕێزم، کتێبی فەلسەفە خۆی وشەی فەلسەفە دەبێ بزانین یعنی چی. فەلسەفە وشەیەکە بە لە دوو بڕگە پێک دێ. فیلۆسۆفی یعنی الفەیلسوف واتە محب الحکمە. محب الحکمە فەیلسوف ئەو کەسەیەکە حکمت و ڕاستی خۆش دەوێت بە دوای ڕاستیدا دەگەڕێت. بەڵام سەرچاوەی گەڕانی بە دوای ڕاستیدا کامەیە؟ سەرچاوەی گەڕانی بە دوای ڕاستیدا ناچێت لە قورئان بگەڕێت، ناچێت لە حەدیسی پێغەمبەری خوا بگەڕێت عەلەیهی السەڵات وەسەلام، ناچێت لە قەولی زانایانی مسلمان بگەڕێت، هیچ ئیشی بەمانە نییە. فەلسەفە یعنی کابرایەکی بۆ نمونە یۆنانی ئیتالی بیری لە شتێک کردوێتەوە و بۆ خۆی بە شتێکدا ڕۆیشتووە و ڕایەک بۆ چوونێکی خۆی هێناوە، لەوەدا عەلە ئەساس گەیشتە نەتیجەیەک. بەڵام ئایا ئێمەی مسلمان پێویستمان یعنی بەو جۆرە کتابانەیە کە پێیان دەوترێت کتابی فەلسەفە بۆ ئەوەی حەقمان دەستکەوێ و حەق بناسین و ڕاستی بزانین؟ لە وەڵامدا نەخێر. فەلسەفە بۆ کەسێکە یعنی کە حەقی نەدۆزیوەتەوە و سەرچاوەی دۆزینەوەی حەقیش نازانێت. ئێمەی مسلمان گومانمان نییە لەوەی کە خوای گەورە خەڵقی کردوین، خوای گەورە دروستی کردوین. چ مسلمان چ کافر هەرچی لێی پرسیارکەی بڕۆ دوێنێ و پێرێکە دۆناڵد ترامپێک سەرۆکی ئەمریکایە بڕۆ لەو پرسە، خۆ مسلمان نییە، بڵێ چێ توی دروست کردو؟ دەڵێ خوای پەروەردگار. کەواتە بە مسلمان بە جوولەکە بە گاور هەر هەمووی هاوڕان هەر هەمووی هەمان بۆ چوونمان هەیە کە خوای پەروەردگار ئێمەی دروست کردووە. دەی لەگەڵ ئەوەشدا کە خوا دروستی کردن، خوای گەورە ئەلا لەه الخەلق والئەمر، خوای گەورە فەرمانێکی بۆ ناردوین، بەرنامەیەک بۆی ناردوین، ڕێنمایی بۆ ناردوینە خوارەوە کە بریتیە لە کتابە ئاسمانیەکان، کاتی خۆی تەورات، دوای تەورات ئینجیل، پێش هەمویان زەبور، ئێستا قورئان کە خوای گەورە بۆ ئەخیری ئومەت ناردوویەتی. کەواتە ئێمە قورئانمان لەبەردەستە و حەدیسی پێغەمبەرمان لەبەردەستە عەلەیهی السەڵات وەسەلام کە سەرچاوەی معریفەت و زانینی ڕاستیە گرنگە گەورەکانە بەڕاستی. ناڵین بۆ زانستی کیمیا و بۆ زانستی فیزیا و بۆ زانستی ڕیاضیات و بۆ زانستی زیندەوەرزانی و زانستی کوشت و کاڵ و ئەوانە با بچین بڵین وەڵا ئێمە سەیری هیچ کتابێک ناکەین جگە لە قورئان و حەدیث. نەخێر، قورئان و حەدیث کتابی فیزیایی و کیمیایی ئەحیا نییە. یا بمانێ فێری ئینگلیزی بین بڵین قورئان دەخوێن، نەخێر، کەس بازەوە ناکە وەڵا هیچ علمێکمان ناوێت ئێمە بۆ هیچ بابەتێک جگە لە قورئان. نە، بۆ ناسینی ڕێگای ڕاست ئێمە بۆچی دروست کراوین، لەکوێوە هاتین، بۆچی هاتوین، بەرەو کوێ دەڕۆین، حەقیقەتی ژیان چییە، بۆچی دروست کراوین. ئەمە ئەم وەڵامانە پرسیارانە وەڵامەکەی تەنها لە قورئان و حەدیثدایە. چی ئێمەی دروست کردووە، بۆچی دروستی کردوین، حکمت لە دروستکردنمان چییە، دوای مردن چ شتێک هەیە. وەڵامی ئەمانە لە کتێبی فەلسەفەدا دەستت ناکەوێت برای بەڕێزم، بەڵکو لە قورئان و حەدیثدا دەستت دەکەوێت. و ئەگەر بێت و دراسەیەکی وردی قورئان و حەدیث بکەیت و شارەزابی لەی، ئەوە زانایان بەڵگەی عەقلیشیان لە قورئان و حەدیثدا کە زۆری تێدایە دەرهێناوە بۆ وەڵامدانەوەی بێباوەڕ مولحیدەکان کە باوەڕیان بە خودی قورئان و حەدیثەکەش نییە، بەڵام بەڵگەی وا عەقلی تێدایە کە ملزیمە واتە بەرامبەر ناچار دەکا کە تەسلیمی بێت ئەگەر بە دوای حەقدا بگەڕێت. بۆیە حتا بۆ وەڵامدانەوەی بێدینەکانیش مولحیدەکانیش کە دەڵێن باوەڕمان بە قورئان نییە، بڕۆ بەنابەرە بۆ ئەو بەڵگە عەقلیانەی کە قورئان باسی کردووە، ئەو نمونە عەقلیانەی کە قورئان باسی کردووە، کە حەدیثی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام باسی کردووە، و زانایانی مسلمان کە هەڵیان هێنجاوە و خستویانەتە ڕوو، لەوانە شارەزا بۆ دەتوانی وەڵامی هەموو بێدینێک بدەیتەوە ئینشاء الله تعالى.